ناود بخير مامۆستا. قوربان مامۆستا هیمدات. مامۆستا هیمداد یا ربی لەش ساغ و تەندروست باشی. سپاسەکەم. دەڵێن ئەو مزگەفتە زۆر کەونە تەمەنی هەیە. بێگومان وەلو تقریبا من حوساڵی دەبێت لێرەم زیاتر تەمەندارەکانی ئێرە دەجێڕنەوە بەڵێ مزگەوتەکە کۆنا. بەڵام پێشتر تەمەن دیمەنەکەی ئەوانە بووە دار بوو کانی و ئاویدا بوو و ئێستا بە خۆ دەزانانی یعنی شێوی گوندەکانیش گۆڕاوە بۆتە سەبە و چەمەندەوە ئەوشتانە دەستکاری کراوە ئەگەنا ئەو مزگەوتە زۆر کۆنا بالضبط بەڵێ. جاران مەسەلەن باو باپیرانمان جێڕایتیانەوە دەڵێن پێشترێ حکومەت ئەوەندا کولەری دەستی نەدەگەیشتە گوندەکان. کێشە و مەشاکلی خەڵکی یان لە ئوجرە و مزگەفتەکان چارەسەرەوە یان لە دیۆخانی ئاغا و میر و بەگەکان. سپاس بخوای گەورەیانی مامۆستایانی ئاینی شانازین بۆ ئێمە پێشینەکان کە ئێمەیان پێگەیاند و فێریان کردین. مزگەوتەکان و ماڵی مامۆستاکان هەم حوزرە بوو هەم مەدرسەی ئاینی بوو هەم زانکۆ بوو هەم مەحکەمەش بوو بەڕاستی هەموو شتەکان لەوێ حەل بۆ سپاس بخوای گەورە ئێمە شانازیان پێ دەکەین پێشینەکانی خۆمان. ئەجا قسەش خۆش داخم بەڕەحمەتی دەیجێڕا ڕەحمەتی خوای لە هەموو لایەکی دەیگۆ شیرمان هێوێن نەدەبوو دەگۆ داخم دەیگۆ بڕۆ برێ مامۆستا ئەو شیرمان لۆ هێوێن نابی. جوانە مامۆستاش دوعاکی دەنووسی لەسەر جامە ئاوەش پەرەغ ئاوەچی هەندێک ئاەتی قورئانی دەنووسی و خوای گەورە شیفای لێدا. ڕێک ئاوای گۆدبی ئەو ئاوە قورئان لەسەر خوێندیە و بەکاربێنن و ئینشاءڵڵا چاک دەبێت. ئێمە ئێستا لەسەر ئەو ڕێبازە دەڕۆین و ئینشاءڵڵا هەرواش دەبین ئینشاءڵڵا. ئەو مزگەفتە تا ئێستاش با برن خوتبەی لێ دەکرێتن. ئەو مزگەفتە ئەو بەس بۆ جەماعەتانە مزگەوتێکمان هەیە الحەمدوللا مزگەوتێکی زۆر خۆش و گەورەیە دووقاتە شوێنی ئافرەتانی هەیە و قاعی تەعزیە و مناسەباتی هەیە و جومعەکان لەوێ دەکەین. فەرزەکان زیاتر لە جەماعەتەکان لێرە دەکەین بەڵێ. ئەوە تەمان تۆک لێک دوورن خەڵکی ئەو گوندە الحەمدوللا فراوانە 100 ماڵێک دەبێ ئەوانەی کە نزیکن لەوێ کاکتۆر کاکە و جەماعەتی دیکە لەوێ ئەوەش لەوێ جەماعەتی خۆیان دەکەن. بەڵام زیاتر ڕسمیەتەکەی جەماعەتمان ئێرەیە و ڕسمیەتی جومعە و تەراویحیشمان مزگەوتە گەورەکەیە.